سڵاوتان لێبێت باسی ئەو کارە ساتە ژینگەیانتان بۆ دەکەم کە بەسەر دوو گەورە بەنداوەکەی هەرێمی کوردستان داهاتووە. لە پارەوە بەنداوی دوکان و دەربەندی خان نزیکەی نیوەی ئاوەکەیان لەدەستداوە. وەک دەزانن هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی گەورەی کەماوی بووەتەوە. بە شێوەیەک ئێستا لە دوو بەنداوە سەرەکیەکەی هەرێم کەمتر لە 3 ملیار مەتر سێجا ئاو هەیە، لە کاتێکدا زیاتر لە 10 ملیار مەتر سێجا ئاو دەگرن. لە ماوەی تەنیا یەک ساڵیش لە ١47 ئاوەکەیان بە هەدەر چووە و لە ١٨ توانای بەرهەمێنانی کارە باش لەو دوو بەنداوەدا کەم بووەتەوە. ٩٦٤ بە دوواداچوونێکی کردووە و داتایەکی وردی لەبارەی دۆخی تراژیدی هەردوو بەنداوەکە دەستکەوتووە کە چۆن لە ماوەی تەنیا یەک ساڵدا ئەو دوو بەنداوی هەرێم تووشی نەزیف بوون. لەگەڵم بن با چیرۆکە تراژیدیەکەتان بە ژمارە و داتا پێ بڵێم. بەنداوی دوکان گەورەترین بەنداوی هەرێمی کوردستانە، 7 ملیار مەتر سێجا ئاو دەگرێت. لە کۆتا هەفتەی تەمووزی 2025 کە ئێستایە ئاستی ئاوەکە گەیشتووەتە 483.37 مەتر، لە کاتێکدا لە هەمان هەفتەی مانگی تەمووزی ساڵی 2024دا 498.78 مەتر بووە. بەمەش لە ماوەی یەک ساڵدا ئاوەکەی زیاتر لە 15 مەتر دابەزیوە. ئەمەش بووەتە هۆی کەمبوونەوەی توانای گلدانەوەی ئاو لە بەنداوەکە لە 3 ملیار و 754 ملیۆن و 600 هزار مەتر سێجاوە بۆ تەنیا 1 ملیار و 447 ملیۆن مەتر سێجا. هەر ئاونە بەرهەمێنانی کارەباش لە وێزگەی کارۆ ئاوی دوکان لە 146 مێگاواتەوە بۆ تەنیا 20 مێگاوات دابەزیوە. واتە لە ماوەی یەک ساڵ 126 مێگاوات بەرهەمێنانی کارەبا کەم بووەتەوە. هەموو ئەمانەش پەیوەستن بەوەی پار ئەمڕۆ لە یەک چرکەدا 6 مەتر سێجا ئاو دەچووە ناو بەنداوەکە، بەڵام ئەمڕۆ و دوای ساڵێک تەنیا 40 مەتر سێجا لە چرکەیەکدا ئاو دەچێتە ناو بەنداوەکە. ئەوە جگە لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما و بە هەڵمبوونی ئاو. باورتر و ڕوونتری بکەمەوە. بەنداوی دوکان توانای گلدانەوەی 7 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. پار ئەم کاتە 3 ملیار و 754 ملیۆن و 600 هزار مەتر سێجا ئاوی تێدا بووە، بەڵام لە ئێستادا تەنیا 1 ملیار و 447 ملیۆن مەتر سێجا ئاوی تێدایە. ئەمەش بە واتای ئەوە دێت لە ماوەی ئەو ساڵەدا بەنداوی دوکان 2 ملیار و 307 ملیۆن و 600 هزار مەتر سێجا ئاوی لەدەستداوە، واتە لە یەک ساڵدا لە 138 ئاوەکەی کەم بووەتەوە. بابینە سەربەنداوی دەربەندی خان بە توانای لەخۆگرتنی 3 ملیار مەتر سێجا. بەنداوی دەربەندی خان دووەم گەورەترین بەنداوی هەرێمی کوردستانە. بە هەمان شێوەی بەنداوی دوکان ڕوبەڕووی دابەزینێکی بەرچاو لە ئاستی ئاوەکەی بووەتەوە. ساڵی ڕابردوو لەم هەفتەیەدا ئاستی ئاو لە بەنداوی دەربەندی خان 483.5 مەتر بووە، بەڵام ئێستا دابەزیوە بۆ 472.14 مەتر، واتە لە ماوەی یەک ساڵدا ئاستی ئاوەکەی نزیکەی 12 مەتر دابەزیوە. بەمەش توانای گلدانەوەی ئاو لە 2 ملیار و 356 ملیۆن و 700 هزار مەتر سێجاوە بۆ تەنیا 1 ملیار و 481 ملیۆن و 700 هزار مەتر سێجا دابەزیوە، واتە نزیکەی لە 163 ئاوەکەی لەدەستداوە. کەمبوونەوەی ئاو کاریگەری لەسەر بەرهەمێنانی کارەبای بەنداوی دەربەندی خان هەبووە. بە شێوەیەک ساڵی پار ئەمڕۆ 155 مێگاوات کارەبای بەرهەمێناوە، بەڵام ئەمڕۆ دوای ساڵێک توانای بەرهەمێنانی کارەبا لە بەنداوەکە بۆ 38 مێگاوات دابەزیوە، واتە لە ماوەی یەک ساڵدا بەنداوی دەربەندی خان 117 مێگاوات کارەبای لەدەستداوە، چونکە پار لەم کاتەدا لە یەک چرکەدا 76 مەتر سێجا ئاو دەچووە ناو بەنداوەکە، بەڵام لە ئێستادا بۆ تەنیا 27 مەتر سێجا دابەزیوە. باوێنەکە گەورەتر بکەین و تراژیدیای هەردوو بەنداوی دوکان و دەربەندی خان بە یەکەوە بخەینە ڕوو. لە کۆتا هەفتەی مانگی تەمووزی ساڵی 2024 هەردوو بەنداوی دوکان و دەربەندی خان پێکەوە 6 ملیار و 110 ملیۆن و 600 هزار مەتر سێجا ئاویان تێدا بووە، بەڵام ئێستا کە کۆتا هەفتەی تەمووزی 2025 ئەم ڕێژەیە دابەزیوە بۆ تەنیا 2 ملیار و 928 ملیۆن و 700 هزار مەتر سێجا، کەواتە بە هەردووکیان لە 147 ئاوەکەیان لەدەستداوە. ئەمەش بە واتای ئەوە دێت
لە ماوەی یەک ساڵدا 3 ملیار و 181 ملیۆن و 900,000 مەتر سێجا ئاو لە هەردوو بەنداوەکە کەمی کردووە. لەبارەی بەرهەمێنانی کارەبای هەردوو بەنداوەکەش پارەم کاتە پێکەوە 301 مێگاوات کارەبایان بەرهەمێناوە. بەڵام ئێستا بەرهەمێنانی کارەبای هەردووشیان بۆ تەنیا 58 مێگاوات دابەزیوە. واتە لە ماوەی یەک ساڵدا 243 مێگاوات کارەبای بەرهەمێنراوی هەردوو بەنداوەکە کەمی کردووە. ئەمەش بەمانای ئەوەیە لە 180 کارەبای بەرهەمێنراو لە ماوەی ئەو ساڵەدا کەمی کردووە. ئەم کارە ساتە ژینگەیانە دەرەنجامی کۆمەڵێک هۆکارن، لەوانە بەرزبوونەوەی پلەکانی گەرما و گۆڕانکاریەکانی کەش و هەوا، کەمی ڕێژەی بارانبارین و سیاسەتی ئاوی وڵاتانی دراوسێ بە تایبەت ئێران، نەبوونی پلانێکی تۆکمەی ناوخۆیی بۆ ڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و وشکە ساڵی.